ڕەفزێکی زۆر زۆرم یاوە بڵێ 22/1989 پێیان وتوم یەک هەفتە پێش ئێستا گۆرانی بێژێک پێی وتم بۆ دەرکەوتنم لە کلیپا بەڵام هەر شتە و پێم وایە هەر شتە و قۆناغێکی خۆی هەیە زەمن هەرجارە و بۆ شتێک ڕاتەکێشێ زەمەنی ئێستای من کاری ڕاگەاندن و ئیعلامە چی بۆ پرسیارە چی بوو کە کردێ دیکە زۆر جەریەم نا هەرگیز بە کەسێکم نەوتوە خۆشمەوێت و بڵێ لەبەرەوەی نەک لەبەرەوەی کە ئێمە کۆمەڵگاکەمان ڕێگە بەمنایەت نەخێر لەبەرەوەی ئێمە ژنانی جەریئین لەسەر شاشە و لێ ئەعلامە کارەکەی نەبێ ئەو پلەیە زووتر تێپەپەڕێنین بەڵام هەست ئەەکەم فرێی ئەوە نەکەوتوم بە کەسێک بڵێم خۆشمەوەی ڕەفزێکی زۆر زۆرم یاوە بڵێ ئەمیش نەک احترام و خۆشەویستیم بۆ هەمووانی کە ئێستا ئەم بابەتە ئەبینن یان ئەی خوێننەوە ئەمە لە لووت بەرزینیە هەرگیز من بچووکترین پلەیە و کەسانم کە ئێستا گوێگرن و ئەبینن ئەمە لە لووت بەرزینیە بەڵکو من هاوسەری خۆمم هەیە و پێش ئەوەش لەوانەیە نەتوانین لەگەڵ هەموو کەسێکە هەڵبکەین و هەموو کەسێکە بژین ئەخیران ئەو کەس هەڵەبژێرین کە ئەتوانین لایەنە ڕەحیەکانی یەکتری پڕ بکەینەوە تاکە شتە کە لی پەشیمان بم هاوسەرگیری یەکەمم بوو ناخۆشترین یادەوەریم مردنی براکەم بوو لە تەمەنێکی زۆر زۆر گەنجە 4 مناڵی بەجێهێشت بە ئێستشەوە ئەسەفە لە دڵمە کە قەت بیرم ناچێتەوە 1000 ساڵی کە بژیم ئەو ڕۆژەم بیر ناچێتەوە کە هەواڵی مردنی ئەوم پێگەیشت دوورترین یادەوەریش بۆ من کە زۆر زۆر ناڕەحەت بێرچەند من زۆر مناڵ بووم باوکم مرد واتە بە هەتیوی گەورە بووم کە بیرم نەچێتەوە مردنی باوکم بوو بەڵام ئەوەنە مناڵ بووم کە هەستم ناکرد بێ باوکی چییە زۆر کات ئەگریم لەبەرەوەی هەمومان خەممان هەیە هەمومان بە شتێک بێتاقەتە بین ناڕەحەتە بین گریانی ئێستەی من بۆ کوڕەکەمە تەنها بۆ ئەوە و بۆ زۆر کاتیش بۆ هاوسەرەکەی ئێستاما چونکە ئەگەمە مەرحەلەیەک لە خۆشویستنی مێردەکەما کە پێناسە ناکرێت بۆم ینی جاری وا هەیە پێکەوە دانیشتوین گریاوم بەبێ هیچ سەبەبێک ینی نەمتوانی ئەو شتێکە لە دڵمایە وێنایی بکەم وەسفی بکەم ئەگەر نەگریم لەوانەیە شەق بەرم ئەگەر نەگریم لەوانەیە بمرم نا زۆرم خۆشە ئەو هاوسەرەکەم پێم بڵێت کوێستانیش مەبەسمان لە بیتی بووپە ئیفلام کارتۆنێکە بوو کۆن لە ساڵانی نەوەتەکانی کرد کوێستان ئەو کچێکە شیرینیەکە ئەخوات و باوکی پێی خۆش نییە لە کاتی نان خواردنە شیرینی بخوا ئەمە تاتوکەی منە هاوسەرەکەم بڵێ لەو ئەچیت چەند هاوڕێکی تریشم پێیان وتم کە لەوەچی تر ئۆتۆماتیکی لەگەڵ هاوسەرەکەمان کە چوین بۆ تاتۆ پێی وتم تێبێ ئەوە بکەی باش گوێ لە زۆربەی گۆرانی بێژەکانەگرم بەڵام ئەوەی کەلانە ڕۆحیەکەی من تێرەکات سیاوەیشە فارسە حەزم بەدەنگی ئەوە بە تایبەت گۆرانی زۆر کۆنەکانی گۆرانی هەڵم بەڵێ بەس لە ماڵەوە کە گسکەم کە ئیشی ماڵەکەم هیتفۆنەکە کەمە گوێم یان مۆبایلەکەم یان و شتێک کە خۆم حەزم لێیە ئێمەم پرفارەکە و دەنگ بەرزەکەمەوە و ئیتر ئیشەکەم ئەمەوێت بڵێم هەموو ڕۆژەکان من مایکەپم پێوەیە ڕۆژانی جومعەش کە لە ماڵەوەم لە دوای هەستان لە خەو و ئیش و کاروبارەکانم ئەگەر لە ئێوارەیە مەجالێکم بۆ بمێنێتەوە بێ مایکەپێک بکەم ئەگەر نەچمە دەرەوە لە ماڵەوەم ئەبێ مایکەپێ بکەم ئەگەر بچمە دەرەوە کو ڕۆژەکانی تری ئاسایی خۆ مایکەپی خۆمەکەم نا یەک جار دامم کردووە بەداخەوە کە لە ڕێگە بووم بچم بۆ ئاهەنگەکە وڵشایە و نەچوم وەکو وەرزشکردن حەزم لە وەرزشە و دەروون گێژن کە سەرەتا پرۆگرامەکەمان دەست پێ کرد بەرنامەی ئێوارە ناڕتی دوو وتی پێشە موشتێ وتێ بێت زۆر زەعیف ببی ئەنجا هێڵم چیتەوە سەر شاشە ئۆکەی چەند مانگێک کاتی ئەمێ لە چەند مانگەیە بەردەوام شەوان دوو قۆڵی لەگەڵ هاوسەرەکەم جلی وەرزشمان لەبەرە کرد و ڕاکردن و لە دوای ئەوەش لە ماڵەوە دەستمە کردەوە بە وەرزشکردن ئێستاش تۆزێک تەمەڵ دەستم یاوەتە تەمەڵی وەکو خواردنیش حەزم لە چ خواردنێک بێ زۆر نەوسنم
زۆرم حەز لە خواردنە، هەموو شتێکم حەز لێیە، بەڵام زۆر حەزم لێ یاپراخی سڵقە بە گۆشتی زۆرەوە. پێم خۆشە دوای من دەرونگێژن بانگێشتی ئەو جۆرە لە قسە و مناقەشەیە بکرێت لەبەرەوەی کە دانیشین دەسەکەین بە قسەی جدی ئەو هەمیشە مقاتعەمانەکە بە قسە خۆشەکانی بە شتە تایبەتیەکانی بە گۆرانیەکانی هەموو شتانی پێ بکەنەوە کە لەلای ئێمەشێکە.